ئاینی پیرۆزی ئیسلام هەموو ڕەوشت و ئەدەبێکی جوانی فێری ئێمە کردووە. یەکێک لەو ئەدەبە جوانانەی کە ئیسلام فێری ئێمەی کردووە، بە هیچ جۆرێک نەڕۆین بۆ هیچ ماڵێک بۆ میوانداری ئیلا ماڵەکە ئەبێ پێیان خۆش بێت، خۆشحاڵ بن بە هاتنی تۆ. خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە ڕوو دەکاتە ئیمانداران دەفەرمێت: لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا. ئەی ئیمانداران، مەچنە هیچ ماڵێکەوە بۆ میوانی غەیری ماڵی خۆتان، ئیلا بڕۆنە شوێنێکەوە ماڵەکە زۆریان پێخۆش بێ. وشەی تەستەئنیسو مەبەست پێی ئیزن نییە بە تەنیا، زانایان دەفەرمون واتە ئەو کەسە دڵخۆش بێ بە هاتنی تۆ. خوای گەورە وشەی ئیزنی بەکار نەهێنا، ئیستئناسی بەکارهێنا، واتە خاوەن ماڵ دڵی بە تۆ بکرێتەوە، خۆشحاڵ بێ بە هاتنی تۆ. مەڵێ بەخوا پێی خۆش بێ، پێی ناخۆش بێ، هەر دەچمە ماڵی. نە، وا مەکە. خوا دەفەرمێ مەکەن، مەڕۆنە ماڵێکەوە کە کابرا پێی خۆش نەبوو، خاوەن ماڵ خۆشحاڵ نەبوو بە هاتنی ئێوە، مەڕۆن. چونکە هەندێک کەسەیە بڕۆیتە ماڵەکەی پێی ناخۆشە، وا دەزانێت تووشی بەڵاو موسیبەتێک بووە، مەڕۆ بۆ ماڵەکەی. کاتێک کە دەڕۆیتە ژوورەوە وا دەزانی مناڵێکی مردووە، وا دەزانی موسیبەتێک گەورەی بەسەرەوەیە، مەڕۆنە ئەو ماڵانە، گوناهبار نابن. بڕۆنە شوێنێک زۆر بەڕێز بە حورمەت ڕێسان لێ بگیرێ، خاوەن ماڵ زۆر خۆشحاڵ بێ بە هاتنی ئێوە. ئەوە فەرمانی خوایە. حتا تەستەئنیس، لەوە تێبگەن، خاوەن ماڵ زۆری پێخۆش بێ. یەکێک لەو ئادابە جوانانەی کە ئیسلام فێری ئێمەی کردووە، ئەوەی کە لە تواناتدا هەیە بۆ میوانی خۆتی سەرف بکە، بەڵام نابێت تەکلیفیش بکە میوان لە خاوەن ماڵ بە شتێکە لە توانایدا نەبێ و نەهی لێکراوە. بەڵام تۆ کەسێ دێتە ماڵەکەت، ئەوەی کە لە تواناتدا هەیە بەپێی گیرفان و حاڵ و گوزەرانی خۆت هەر چەندێکی بۆ سەرف بکەی، چی خواردنێکی بۆ بکەی، گوناحبار نابی. ناو خۆمانە هەڵێ کاکە دووسێ شلە بکەی ئیسرافە، ئەم دوو جۆرە گۆشتت کردووە ئیسرافە. نەخێر، ئیسراف نییە. ئیسراف تەنها لە شتی حرامدایە. نمونەتان بۆ دەهێنمەوە. تۆ ئەڵێی باپیرە موندنکەم وایەوت، ئەڵێ حرامە، کاکە نابێ هەموو مەسروفە بکەین، ئەمە هەموو خواردنە بۆ میوان دامنین حرامە. وەڵڵا حرام نییە، وەڵڵا تۆ غەڵەت تێگەشتوتە. کاتە ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەمە ئاەتی قورئانە، چەند میوانێکی بەڕێزی دێ سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت، بەڵام ئەو نازانێ ئەمانە مەلائیکەن، خواردن ناخۆن. خوای گەورە دەفەرمێ ئەم ئیبراهیم پێغەمبەرە صلی الله علیه وسلم فجاء بعجل سمین، یەک گوێرەکەی سوورەکراوی بۆیان هێنا، یەک گوێرەکەی کامل، گوێرەکەیەک. خر گوێرەکەی کاکە بە 3 نەفەرە خوڕێ، بە 4 نەفەر و 5 نەفەرە خوڕێ، هەندێک لە زانایان دەفەرمون 3 نەفەر بوونە. بەڵام ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک گوێرەکەی کاملی بە برژاوی هێناوە بەردەمیان. بعجل حەنیث، واتە گوێرەکەیەکی برژاوی قەڵەو. باشە 3 نەفەر 4 نەفەر گوێرەکەیکە خۆن؟ نا، شتی وان نییە. خوای گەورە مەدحی ئیبراهیمەکە سەلامی خوای لەسەر بێ، کە گوێرەکەیکی بۆ 2-3 نەفەر سەرڕیوە. تۆش ئەڵێ حرامە حرامە، بۆچی حرامە؟ پێویست ناکە خاوەن ماڵەوە نەخۆی عەرزێتدا، بەڵام ئەگەر کردیشی حرام نییە. ئەو تا ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێرەکەیکی بۆ 2-3 نەفەر سەربڕیوە، وەڵا ئەگەر ئێمە گوێرەکەی بۆ 20 نەفەر سەربڕین، کاکە ئیسرافت کرد. کاکە ئیسراف نییە. ئەوەی لە تواناتدا هەیە ئیسلام فێرمانی کردووە بۆ میوانی خۆت سەرفی کە. ئەگەر چەندەها نەوع خواردنی بۆ دروستکەی، یەک جوانەگایەکی بۆ سەربڕی بخەیتە بەردەستی، حرام نییە، بەڵکو ئەوە شوێنکەوتنی سونەتی ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم، کەواتە ئەوەی توانات هەیە بۆ میوانی بکە لە خواردنی باش و چاک، گوناحبار نابیت و ئیسرافیش نییە. ئەوە لە مێشکان دەرکەن، ئیسراف نییە. ئەوە ئاەتم بۆتان هێنایەوە بەڵگەی ڕوون و ئاشکرا، بە 3 نەفەر، بە 4 نەفەر، بە 5 نەفەر گوێرەکەیەکی برژاو ناخورێ، تەواو تێبگەن. ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانی کردووە کە ئیزن وەرگرین پێش ئەوەی بچین و ماڵ خەڵک، بە تایبەتی ئەمڕۆ. جاران لە 70-80 ئیزنی چی دووەرەگرن، مەجبوور بڕۆشتی تایە، بەس ئێستا ئەمڕۆ
پێویستە بزانیت تەلەفۆنت پێیە، تەلەفۆنێک بکە بۆ خاوەن ماڵ، بزانە ئەم پیاوە ئیشی نییە، ئەم ماڵە سەفەریان لەبەر نییە، ئەم ماڵە داوەتیان نەشوێنە داوەت نەکراون. ئەخ زۆر ناخۆشە، یعنی جاری وایە تۆ لەگەڵ مناڵی خۆتا داوەتی لە شوێنێک لە ماڵێک وعدت داوە، 10 دقیقە چارێکە نیم سعات پێش بانگ عیلەیە بەبێت تەلەفۆن خۆیانەکەنە ژوورا ئێوارەش لەوێ بن، ئەی خوایە من لە شوێنەتر خواردنەوە دروست کراوە. ئەمە بەڕاستی کارێکی حرام و ناشەرعیە، بەڕاستی گونەهبار دەبن. کاک فڵان کەس بە پیاوڵە یا بە ئافرەتەڵی حەزەکەین بێمە ماڵتان، ئیشتان نییە، دعوەت نین، دەرچوونتان نییە، ئەگونجێ بێین یا کاتێتر بین، نەک بڵێ سەلام عەلەیکم و هاتین، نابێ، من گونەهبار دەبیت. ئەبێ ئیزن وەرگری، ئیزن حتا تەستەئنیس. معنای دومی ئیستئناس واتە ئیزن وەرگرن لە خاوەن ماڵ، پێی خۆش بێ خاوەن ماڵ. چەندەها جار کەس زۆرمان بەسەرمانە هاتووە لە شوێنێک عیلەی داوەت بووینە یا خۆمان داوەت بووینە، لەولا ماڵی خۆی کردوتە ژوورا داوەتەکەمان فەشەرێنەوە لای کابرای خاوەن ماڵ شەرمەزار بووین. ئەی خوایە چی بڵێم بە خاوەن ماڵ؟ بڵێم داوەتین، ئەڵێ منی بە پیاو نەزانی هەر جایتر مەرحەباشم ناکە. با فێر ئیزن بین، با فێر ڕەوشتی جوان بین. ئەو ئیسلامە بەڕاستی ڕەوشتی جوانی تێیە. جاری وایە ژن و پیاو بینیان نییە، قسەیان بە یەکەوە، جارێ ژن و پیاو بینیان تەواو نییە. پیاوەکە یعنی ئەوەنە لەگە خێزانەکە بینی تێک چوە ناتوانێت بڵێ خواردنێ ئەم میوانان دروستکە. ئیزین جوان وەرگرە، کوردوەتەنی بیکە، هێلکەی پاکراو ئەمجا بڕۆ بۆ ماڵەکە. بەڵام خاڵێکە با پێتان بڵێ، خۆ تەلەفۆنکەی بۆ ماڵێک بڵێ دێمە ماڵتان، ئەمە خاڵێکە. خاڵێکی شێ خاوەن ماڵ خۆی بڵێ وەرن بۆ ماڵمان، ئەمەیان زۆر جوانترە. من خۆم عادەتم وایە ناچم بۆ ماڵ باوک و براکان و دایکشم ئیلا مەگەر خۆیان تەلەفۆنکە مڵێ وەرە بۆ ئێرە داوەت بە. خۆم ناڵێمەوە هاتم داوەتم نایکەم، ئەو شتە حەزم پێی نییە. جارێ کابرا بیژا پێمی تووە دوای تەلەفۆن وەرە بڵێ ئەوە هاتم. من ناڵێم ئەوە بکەن جوانترە، چونکە خاوەن ماڵ خۆی تەلەفۆن و بۆ بکە زۆر خۆشحاڵە، ڕێزێ جیاوازتری لێگیرە، چونکە تامەزرۆی تۆیە. بۆیە با خەڵک خۆی تەلەفۆنتان بۆ بکات، جوانترە. ئاساییە تۆش بڕی، ناڵێم بەس تۆ کابرا چەند جارت خواوەرە ئەگەر هاتی وەرە بۆ ماڵمان ئەمە خۆشە، بەس کابرا جارێ پێتی نەوتووە. بۆی ئینشاڵڵا با فێر بین، ئەچین بۆ ماڵێک نەک ماڵەکە داوەت بن، نەک کێشەیان هەبێت. جارێ کابرا فەقیرە پارەی پێ نییە، ئەبێ 40-50 لە شوێنێ قەرزکە لە مارکێتی لە شوێنێ، مڕاعاتی حاڵی خەڵک بکەن، بڕۆنە ماڵێکەوە خاوەن ماڵ تامەزرۆی ئێوە بێت. ئەوە قسەیە، حەقیقەتە پێتان ئەڵێم. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ڕەوشت و جوانی فێری ئێمە کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ. بەڕاستی میوان پێی خۆشە، بەعام خاوەن ماڵ لەگەڵیان نان بخوا. ڕاستەکەی کابراوان دیار سەرتەوە ئۆستەیە وەکو احترامی، دەستی خۆش بێ، دەستی خۆش بێ وەکو احترامی بانسەری تۆ وەستاوە، بەڵام تۆ مرتاح نیت، زۆر جار مرتاح نابی. ئەم پیاوە لەگەڵ توان نان ناخوات، جوانتر وایە لەگەڵ میوانەکەدا نان بخۆن. ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم نەوەستا، فەرموو نان بخۆن. ئیتر ئەو پەڕی کەرەم بوو، سەلامی خوا لەسەر بێ، ئەو پەڕی ڕێز و حورمەتە. ئەلا تەئکولون، ئەی باشە بۆ لەگەڵ ئێمە نان ناخۆن؟ کەواتە تۆش فێری ئەمە بە. دەگێڕنەوە دەڵێن پیاوێکی دەشتەکی و لادێیی لەگەڵ سولەیمانی کوڕی عەبدولمەلیکا کە خەلیفە بوو نانی دەخوات. سولەیمان کە خەلیفە بوو لەگەڵ ئەم پیاوە دەشتەکیە نانی دەخوات. سەیری ئەم نوقتەکەن. کاتێک کە خاوەن ماڵ سولەیمانی کوڕی عەبدولمەلیک ئەم پیاوە پارویەکی برد، تیکەیەکی برد بۆ دەمی، دوو لە ڕیبەڕێسان موویەک بە تیکەکەەوە، موویەک بە پارۆکەوە بوو. سولەیمان وتی ئەو پاروە مووی پێوەیە، مووی پێوەیە، واتە خاوەن ماڵ ئاوە بە دەقیقی سێرەکات. ئەوش پێیوت ئەو مووەی لێ بکەرەوە، ئەو پارۆنانەی کە ئێبی بۆ دەمت موویەکی پێوەیە، مووەکەی لێ بکەرەوە. بەڵێ خاوەن ماڵیش کە ئەم قسەی کرد، ئەعرابیەکە سەیرێکی کرد و وتی یعنی تۆ ئەوەندە سەیری من ئەەکەی ئەزانی موویەک بە تیکەکە و بە پارۆکەمەوەیە؟ چۆن شتی وابێت؟ یعنی بەم شێوەیە جاجا سەیری کە بزانم میوارەکە شتێکی پێ نێ بی دەرێت. ئەوە ناڵێم، بەڵام چاو مەبڕە ناو چاوی،
حەوت زیاتر سەرت داخە جاجا سەیرێکیش بکە بۆ ئەوی بزانی نقصانی هەیە بۆی جێبەجێکەی ئەگەر خواردنەکەیش خۆی لە بەردەستێ بە شەرم ناکە بۆیە وتی ئەو مووە لە تیکەکە و لە پارۆکەت بکەرەوە وتی یعنی تۆ ئەوەندە دیقەتی بن ئەدەی موویەک بە پارۆکەی من و ئەبینی واللهی لەگەڵ تۆ نان ناخۆم دەرچووە دەرەوە ڕۆشت دەرچووە دەرەوە بۆیە با ڕەوشت و ئەخلاقمان جوان بێ لەگەڵ میواندا ئەوەی تواناتێ خزمەتی کە جارجار بە خێراتنی بکە ڕێزی لێ بگرە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە بە شێوەیەک سەیری مەکە لە ڕووی نێ نان بخوات ئەو خاڵە زۆر گرنگە یا ڕەبی خوایە هەرچی ئاداب و ئەخلاق و ڕەوشتی ئیسلامی فێرمانێکی لە ژیانی ڕۆژانەماندا ڕونداتەوە ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستانی کێک لەو ئاداب جوانانەی لەو ڕەوشتە جوانانی کە ئیسلام فێری ئێمەی کردووە کە بەداخەوە زۆرێکمان مخالفەی ئەم حەدیثەی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم کاتێکە ئەچین بۆ دعوەتێک هەر دعوەتێک بێ بانگ کراوین سەیرەکەی بەبێ ئەوەی خاوەن ماڵ پێمان بڵێ ئێستا جاروێک کەسێک ئەڵێ کاک فڵان کەس وەرە کێش دێنی لەگەڵ خۆتا بیهێنە ئەمە ناڵێم کاک فڵان کەس تۆ دعوەتی منی بەس ئێتر کابرا کە ناوی تۆ هێنیا بەتەنیا یعنی بەس خۆت بەڵام من ئەچم دووسێ حیمایەکەمە دوای خۆم بێ ئەوەی پیان وترابێ ئایا ئەمە شەرعیە شەرعی نییە دروستە یا دروست نییە بەبێ ئەوەی خاوەن ماڵ ئیزنی دابێتم میوانی تر لەگەڵ خۆمدا بەرم بەڵام ئەگەر وتی کێ دەهێنی بهێنێت ئەوەندە نەفەر بهێنەوە ئاساییە باسی ئەوە ناکەم باسی ئەوە دەکەم وتیانە فڵان کەس تۆ دعوەتی منی لە حەدیثێکی صحیحی بوخاری داهاتەوە ئەمە صحیح بوخاریە پیاوێک هەبوو سەحابەیەک هەبوو ڕەزای خوای لێبێ ناوی ئەبوو شوعەیب بوو ئەبوو شوعەیب سەحابە بوو ڕەزای خوای پەروەردگاری لێبێ بەڵام خزمەتکارێکی هەبوو ئیشی گۆشتی دەکەت چۆن دەڵێ قەساب بۆ قەساب بە قەسابەکەی وتی ئەی فڵان کەس کە تۆ لەگەڵ منایی خزمەتکاری منی خواردنم بۆ دروستکە بۆ 5 نەفەر بۆ 5 نەفەر بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانکەم لەگەڵ 4 نەفەرە واتە خواردنی 5 نەفەر گۆشتم بۆ دروستکە بۆ 5 نەفەر سەیرم حەدیثەی بوخاری کەن بزانە چەندێکمان مخالفەی حەدیثمان گوتە ئێستا نەمانزانیوە بزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک ئێمەی کردووە یا بیلعکس ئێمەی کردووە خواردنێکم بۆ دروستکە بۆ 5 نەفەر بەڵکو پێغەمبەری خوا بانکەم صلی الله عليه وسلم لەگەڵ چەند سەحابەیەکە کە 5 کەسن چونکە بەڕاستی پێغەمبەری خوام بینی صلی الله عليه وسلم سەیری دەموچاویم کرد زانیم برسیەتی بێهێزە حەزەکەم خواردنێک گۆشتێ دروستکەی خواردن دروستکەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بانکەم کەواتە 5 کەس بانکەم بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری ئەم واقعەکە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لەگەڵ 4 سەحابەدا دەکەونە ڕێ بەرەو ماڵی ئەبوو شوعەیب خواردن دروستکراوە بۆ 5 نەفەر و 5 نەفەر دعوەت کراوە ئێستا دعوەتی وایە خەڵکی فەقیری وایە دعوەتی کردووە 200 نەفەری بان کردووە فەقیرە 500-600 نەفەر هاتووە هەر شەرمەزار بە خواردن بۆ هەندێکی هەر نەماوەتەوە ئێکاکە ئەموتی 200 بەشی سیاسەتی دروست کردەوە معقولە هەچی خزمەیە پیاوەتی بە ئاوی حەمام بۆکە چی خزم و کەسوکاری خۆتی بانگی لەگەڵ خۆتە ئاخر پێت نەوتراوە خەڵکەی بەتەنیا خۆی پێی وتراوە ئەچێتە 15 برادر ئاگادارەکاتەوە والله حرامە گوناحبار دەبن ئەتوانی بڵێ کاک فڵان کەس دێم هەر خۆم بێم بزانە بە قسەکەی دیارە پێی خۆشە خەڵکی تر بێ یا جارێ وەڵێ بە کاکە با کەستر نەیە جارێ بەشەڵی خۆی ئەڵێ کێ دەهێنی بیهێنە ئیزنی لێ وەرگرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتە ڕێ بەرەو ماڵی ئەبوو شوعەیب 5 کەسن پیاوێک کەوتە تەنیشتیان لەگەڵیان ڕۆشت بوونە 6 کەس 1 نەفەر نەک 50 نەفەر و 200 نەفەر زیادی کردبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەشتە بەر دەرگای ئەبوو شوعەیب فەرمووی ئەی ئەبوو شوعەیب تۆ ئێمەت بانگ کردووە 5 کەس ئەم پیاوە شوێنی ئێمە کەوتۆ ئێمە بانگمان نەکردووە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئێمە بانگی ئەم پیاوەمان نەکردووە ئیزنی پێ ئەدەی لەگەڵمانە بێتە ژوورە بۆ نان خواردن یا ئیزنی پێ نادەی با بڕوات ئەبوو شوعەیب
ڕزای خوا لێ فەرمی با ئەویش بێتە ژوورەوە، بەڵام لانەش لە ڕوویدا ما بێت. بۆیە هەر لە خۆتەوە خۆت مەکە ماڵەکە خەڵک داوەت کراوە، هەر لە خۆتەوە کەسێک ڕوا بۆ شوێنی خەڵکی بانگ مەکە، ئەگەر پێت نەوتراوە کەس بانگ مەکە لەگەڵ خۆتە بەبێ ئیزنی خاوەن ماڵ. دروست نییە مناڵێک لەگەڵ خۆتا بنی، ئەوە ئاگاداری و خاڵە بن. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو سەحابە دەفەرمێ ئەگەر پێت خۆشە با بێتە ژوورە، ئەگەر پێت خۆش نییە با بگەڕێت. چونکە ئێمە نەمانهێناوە، ئێمە بانگمان نەکردو، کەوتێتە تەنیشتمان لەگەڵمان نەهاتەوە، کەوتۆتە تەک ئێمە. ئەوە ئیسلامە فێری ڕەوشی جوانمان دەکات. بۆچی؟ لەبەر ئەوەی خاوەن ماڵ شەرمەزار نەبێت، لەبەر ئەوەی خاوەن ماڵ شەرمەزار و خەجاڵەت نەبێ لای میوانەکان. بۆیە ئەوەی کە پێی نەوتراوە لەگەڵ خۆتان مەی بە بۆ میوانی، کورتە، براتە، خزمتە، هەر کەسێک. یەکێتر لەو ئیسلام فێرمانی کردووە، ئادابە جوانانەی کە ئیسلام فێرمانی کردووە، خۆشەویستان لەبەر چاوی میوانە لە مناڵ تووڕە مەبن، لە مناڵ مەدەن، مناڵی خۆشتان. هەیە بە بەرچاوی میوانەوە قسە بە ژنی ئەڵێ، قسە بە خێزانی بە خێزانەکەی خۆی دەکا بڵین، قسە بە مناڵی خۆی دەکات، جوێنیان پێ ئەدا، ناشرین. وەڵی خاوەن ماڵ کە ئەم قسانە ئەکا میوانەی باتە سەر خۆی، وەڵی کە بەرچاو تۆ جوێنی بە خێزانتدا، وەڵی وەکو جوێن بە خۆت بدا، زۆر ناخۆشە بەلاتەوە، لانەشە بە حساب دڵسۆز بێ، بەڵام زۆر غەڵەتە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لەوێ باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ. پێم ناخۆشە بۆ بەرچاو منۆ قسە بە خێزانت و مناڵەکانت دەکەی، بۆ جوێنیان پێدی، بۆ سوکایەتیان پێ دەکەی. ئەخر ڕێزی میوان ئاوانە بێ، میوان دەیباتە سەر خۆی، دەڵێ دیارە بێزار و بێتاقەتە، بۆیە داخی ئێمە بە مناڵەکانە ڕژێنێ. وا مەکەن، پێویست ناکە کوێر بن. چەند جا گوێم لەو خاوەن ماڵ بە ژنەکەیتەوە یاخوا کوێر بی، ئەمە دەست خۆشەکەیتەوە بۆ ژنەکە فەقیرە خۆی ماندوو کردووە، قسەی ناشرین بە مناڵەکانەکەت نابێ برای بەڕێزم. چکە بەڕاستی ئەو کەسانە پەشیمان دەبنەوە، دەیبەنە سەر خۆیان و جاری وای پەشیمان دەبنەوە، خۆزگای هەر نەهاتمایە، بەسەرمان نەهاتووە، بەخوا زۆرمان بەسەر هاتووە. بۆیە ئینشاءڵڵا کە بێ ڕێزی میوان بگری. ڕێزی میوان ئەوەی ڕێزی مناڵەکانی خۆت بگری، زۆر گرنگە. بە بەرچاو میوانەوە قسە بە ژن و مناڵی خۆت مەڵێ. ئەگەر ڕێزی میوانت بەلاوەیە، ئەگەر میوانە سەر سەری خۆت دائەنی ئەم شتە مەکە. ئەگەر دەترێژ میوانەکەیش بێتاقەت کرد و زوو بڕوات و پەشیمان بێتەوە لەوەی کە هاتووە بۆ لای تۆ، قسە بە مناڵەکانت بکە. یەکێتر لەو ئادابە جوانانەی کە ئیسلام فێرمانی کردووە، یعنی ئێمە نابێت هیچ کاتێک خەڵکی عەزێت دەین. عەزێتدانی خەڵکی لە قورئان و حەدیثا زۆر باس کراوە، ئازاردانی دڵی خەڵک، ئازاردانی لاشەی خەڵک، بەڵگەی زۆر لەسەرە. نابێ خەڵکی ناڕەحەتکەین، خەڵکی ئیزعاجکەین، خەڵکی بترسێنین. هەندێک کەسەیە باسیشمان کرد و کاتی خۆی دەڕواتە ماڵێکەوە کۆمەڵێ منداڵی هەیە هیچ ئەدەب و ڕەوشت و ئەخلاقی فێر نەکراون، هیچ کەسێکیش بۆی نییە بە مناڵەکە بڵێ بەولاوە شتە شکێنن، شتە ڕژێنن. فەقیرە فەرشێکی کڕێ بۆ حاڵە فەرشی جوانی کڕێوە چێت چاییەک شەربەتێک شتێکی خراپ ئەکاتە مل قینەکە دوایە بێ خاوەن ماڵ بیشۆرێ. بەڕاستی هەندێک مناڵ هەیە وەڵڵا شایستەی ئەوە نیە بێتە ماڵەکەت. مناڵەکەت بە کەڵک نایە، بە دیوار و بە هەموو شتێکە خۆی هەڵواسێت مەی بە بۆ هەندێک شوێن. تۆزێ تەمێ و ڕەوشتی جوانیان فێرکن، با خاوەن ماڵ عەزیەت نەدە، چونکە عەزیەتدان حرامە. حتا زانایان دەفەرمون ئەگەر ئینسانێک زانی ئازاری خەڵکەدا بۆی حەجەرول ئەسوەد ماچکە، بەردەڕەشەکە ماچکە، حرامە ماچیکە، چونکە عەزیەتی خەڵکی داوە، ئازاری خەڵکی داوە، هەتا گەشتوتە بەردەڕەشەکە. ئازاری خەڵک مەدە، چونکە بەردەکە ماچێکی سونەتە، ئازاردانی خەڵک حرامە. بۆیە مناڵەکانتان ئەگەر بە کەڵکی ئەوە نایە تەمەیکن، تەمێ با خاوەن ماڵ ئیزعاج نەکەن. یعنی ماڵی وایە سوێن بخوا ئەو مناڵانە ڕووی تێکن، خۆشی و شادی تیان نامێنێ. مناڵی شێونە ڕێکوپێکە، دایکی لێ ئەپرسێتەوە، مناڵێ دوو لە ڕێبەرەستان بێخاوەنە، نە باوکی حەقی بەسەر نە دایکی. بەخوا ئەوەی لە مناڵەکەم تۆ ڕبێجات نایە ماڵەکە، ئاخر مناڵەکەت با ڕێکوپێک بێ کورم ناوچەوەی ماچەکە، بەس کە مناڵەکەت خراپە دان بە غەڵەتی خۆتا بنیە. ومە لێی تۆ ڕە نابن، تۆ لێی تۆ ڕابی خاوەن ماڵی، بەڵام تۆ ئەبی تەمەیکی. ڕۆڵێکیان عاقڵ بن. مناڵەکەت ئەگەر زانی دوای لێکە ئێسک و ڕەزای تۆش گران بێ لای خەڵکی، مەڕۆ ماڵ خەڵکی، ئەو ڕۆشتیشی ئەوەندە مەمێنەرەوە بە ماڵەکە بێزارکەی. ئەو خاڵە زۆر گرنگە، عەزێتدانی خەڵک دروست نییە.
آخر خەڵکە دەمانێ باسی کەین لەو ئادابە جوانن کە ئیسلام فێرمانی کردووە بە ئیزنی خوا کارێکی وەها بکەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ. کاتێک کە میوانێک سفرەیەکی بۆ ڕائەخەی دڵنیابە بە پێی قورئان و حەدیث تۆ عیبادەت و ئەنجام داوە. خزمەتکردنی میوان عیبادەتە، عادەت نییە. پێشەوەی عادەت بێ عیبادەتە. خۆشەویستی خوا ساڵسان باسی کردووە یەکێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت. تێگەشتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا خوای گەورە لە بەهەشتا کۆمەڵە کۆشک و تەرارێکی دروست کردووە. لە دەرەوە ناو بیناکە دەبینیت، ناو خانوەکان دەبینیت، چۆن دەڵێ وەک شوشەیەک. لە ژووریشەوە دەرەوە دەبینیت. واتە ئەوەندە جوانە ئەم کۆشک و تەلارانەی بەهەشت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دایناو بۆ چەند کەسێک. یەکێک لەوانە کێیە؟ أعدها الله لمن أطعم الطعام. بۆ کەسێک دایناوە خوای گەورە کە کەسێک خواردن دا بە خەڵکی، کەواتە خزمەتی میوان دەکەی، ئەو خواردنەی پێی ئەدەی، هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. عیبادەتە، بۆیە ئەم عیبادەتە پۆزی پێوە لێمەدە. هەروەکو چۆن ئەچی بۆ عومرەکەت بەس خەریکی پۆز لێدانی، خەڵک بازانێ من لە عومرەم، خەڵک بازانێ من لە حەجم، پێویست ناکە برای بەڕێز. خۆت ئەو شتانە مەکە، بۆی کە بە نیەتەکەت بۆ خوا بێ سەد ئاسەد بە ئیزنی خوا پارێزراو بی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیر هاتووە لەوانە زەڕبمە نەمان بیست. وەزان چی ئەفەرمێ المتباریان لا يجابان ولا يؤكل طعامهما. ئەمە حەدیثێکی صحیح. واتە ئەو کەسانەی کە پۆز لێ ئەدەن بەسەر میوانە و ئەفەرمێن نە وەڵامیان ئەدرێت لا یوجابانی. واتە ئەگەر داوەتی کردی زانی کەسێک داوەتەکە و پۆز لێدا و ڕسمت بڵاوەکاتەوە، ڕسمی سفرە بڵاوەکاتەوە، لە کاتی نان خواردنە نانەکەی بۆ دەم ڕسم بڵاوەکاتەوە. ئەفەرمێ ئەو کەسانە لا یوجابانی، وەڵامی داوەتەکەیان نادرێتەوە. ولا يؤكل طعامهما، خواردنیشیان ناخورێ. بۆچی؟ لەبەرەوەی متەباریان، واتە فەخر و شانازی دەکەن. جا بۆیە ئەگەر پێت خۆشە ئەو عیبادەتە خوا لێت قبوڵکە، عیبە ڕسمی ڤیدۆی سفرە بڵاوەکەیتەوە. من ئەوەم کرد ئەمڕۆ، ئەوە عیبادەتێکە بۆ خوا ئەنجامی بدە، با بۆ خوا بێ، بۆی میوانەکان بەیانی تەریق نەبنەوە. زۆر ناخۆشە. جا ئەمە ئاخر خاڵە باسم کرد، کۆمەڵی ئادابی زۆر هەیە لە ئیسلامە فێرکراوین. بە ئیزنی خوا هەوڵ بدەین میوانێکمان خزمەت کرد لەبەر خاتری خوا بێ، بۆ بێ کە خوا بمان خاتە ناو ئەو کۆشک و تەلارانەی بەهەشتەوە، نەک بۆ بێ کە فەخر و شانازی پێوە بکەین کە ئێمە خزمەتی میوانمان کردو. پیاوی معقوڵ، پیاوی پیاوانە بەخوا شتی وان ناکات، لێی ناوەشێتەوە مەگە کەسێکی نەدیو بدی بێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی. خوایە گیان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان شەڕ و خراپەی دەوێت، یا ربی خوایە بە گەورەی خۆت لە ناوی بەری. یا ربی خوایە دوژمنانی ئەم ئیسلامە زەلیل بکە یا رب العالمین، چۆن زەلیلی ئەوان بە چاوی خۆمان بین یا رب العالمین. خوایە گیان ئەو کەسەی سزامان دەدا یا ربی خوایە سزای قورسی بدەی. خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی. ئەوانەی نەخۆشن لە نەخۆشخانەکان و لە ماڵەوە یا ربی خوایە شیفایان بدەی. ئەوانەی کێشە و مشکیلانەی خوایە بۆیان حەلکەی، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. براکانم لەوانەیە پرسیارێک